سلااو قوتابیانی عزیز من مامۆستا ئاسۆ فەرحان سپۆڕی فیزیام لە ئامادەی کلێڤەری ناحکومی پشت بەخوای گەورە دەست دەکەین بە تۆمارکردنی بابەتەکانی پۆلی دەی زانستی فیزیای پۆلی دەی زانستی ئینشاءالله هەموو لایەک سوودی لێ دەبینن. بەندی یەک دوو باسی چ دەکا؟ باسی پەیوەندیکردن لە تاقیکردنەوەکان دەکا. سەرەتا ڕەهەندە فیزیاییەکانمان هەیە. ڕەهەند دەڵێ پێوانەیەکە ئاماژە بۆ بڕێکی فیزیایی دیاریکراو دەکات. پێوانەیەکە ئاماژە بۆ بڕێکی فیزیایی دیاریکراو دەکات. بۆ نمونە ڕەهەندی چمان هەیە؟ ڕەهەندی دووری و ڕەهەندی چمان هەیە؟ ڕەهەندی کات. باشە زۆر ڕەهەندی ترمان هەیە، دەتوانین بڵێن ڕەهەندی بارستایی، ڕەهەندی درێژی، ئەوانە هەمیان ڕەهەندە فیزیاییەکانن. سیستەمی نێودەوڵەتی SI سیستەم ئینتەرناشناڵ سیستەمێکی یەکگرتووە کە زاناکان ڕێککەوتن بۆ پێوانەکردنی حەوت یەکەی بنەڕەتی. ئەوانە چوچنە ئەو یەکانە یەکە درێژی، بارستایی، کات، پلەیگەرمی، بڕی مادە، تەزوی کارەبا لەگەڵ توندی ڕۆشنایی. یعنی زاناکان ڕێککەوتون لەسەر دانانی حەوت یەکەی بنەڕەتی بۆ ئەو حەوت ڕەهەندە فیزیاییە. بزانین ئەو حەوت ڕەهەندە فیزیاییە هێمایەکانیان چییە؟ بڕەکانیان چییە؟ هێمایەکانیان چییە؟ ناوی یەکەکە وە کورتەی یەکەکە. تەماشاکەن قوتابیان. سەرەتا چمان هەیە؟ بڕی درێژیمان هەیە. درێژی هێمایەکەی چییە؟ L لە لێنزەوە هاتیە، لێنزی ئینگلیزیەوە هاتیە. ناوی یەکەکە مەترە و بە کورتەی یەکەش بە M small هێما دەکرێت. و دووەم بڕی فیزیایی چمان هەیە؟ بارستاییمان هەیە. بارستایی لە ماسی ئینگلیزیەوە هاتیە. یەکەی پێوانی بارستایی چییە؟ کیلۆگرام و بە kg هێما دەکرێت. و سێم بڕ کاتمان هەیە، لە تایمەوە هاتیە. ناوی یەکەکە چرکەیە و بە SEC یان S هێما دەکرێت زۆر جار. چوارەم بڕی فیزیایی چمان هەیە؟ پلەیگەرمی لە تێمپرچەرەوە هاتیە، بە کەپیتەڵ هێما دەکرێت. و یەکەی پێوانەکەی گلڤنە. چەند یەکەیش تری پلەیگەرمیمان هەیە، بە نمونە سیلیزی، فارنهایت، بەڵام ئەوەی کە ئێمە دەیخوێنین کلڤنە و بە کەی کەپیتەڵ یەکەکە هێما دەکرێت. دواتر چمان هەیە؟ بڕی مادە N سمۆڵە، ناوی یەکەکە مۆڵە و بە MOL کورتەیەکەکە دەردەبردرێت. پاشان چمان هەیە؟ تەزوی کارەبا. یەکەی پێوانی تەزوی کارەبا چییە؟ ئەمپێرە و بە چ هێما دەکرێت؟ بە PTA کەپیتەڵ. توندی ڕۆشنایی IV، ناوی یەکەکەمان کاندێلایە بۆ بە CD یەکەکە دەردەبردرێت. دواتر چمان هەیە؟ تێبینیەکمان هەیە دەڵێ پێویستە یەکەی گونجاو لەگەڵ هەر بڕێکی فیزیایی یان لەگەڵ هەر ڕەهەندێکی فیزیایی بەکاربهێنین. بۆ نمونە سەیری خشتەکەکەین بە. پێویستە بۆ یەکەی درێژی هەمیشە چ بەکاربێ؟ هەمیشە مەتر بەکاربێ. بۆ یەکەی درێژی پێویستە هەمیشە مەتر بەکاربێ و پێویستە بۆ یەکەی بارستایی هەمیشە کیلۆگرام بەکاربێ. بە هیچ شێوێک ناتوانین بۆ بارستایی مەتر بەکاربێنین و بۆ درێژی بەرمونە کیلۆگرام بەکاربێنین. باشە کەواتە لەگەڵ هەر بڕێکی فیزیایی پێویست یەکەی گونجاو بەکاربێنین. پاشان چمان هەیە؟ لە خشتەیەکی تر پێویستە قوتابی ئەو خشتانە بە جوانی لەبەرکە، چکە ئەو خشتانە لە بەشەکانی داهاتوو و لە پۆلی 11 و 12 هەموو ئەو هێمانە دێتەوە پێش، هەموو هێمە و یەکەکان. ئەو جارە چمان هەیە؟ بڕە داتەشراوەکان. بڕە داتەشراوەکان چرا؟ بڕە داتەشراوەکان ئەو بڕە فیزیاییانن کە دەتوانین لە چی وەرگین؟ لە حەوت بڕە بنچینەیەکی کە لە خشتەی پێشوو خوێندمان. یعنی داتەشراوەکان لە چی وەرگیراینە؟ لە حەوت بڕە بنچینەیەکەی سەرەوە کە تازە خوێندمان لەی وەرگیراون. لە کتێبی کیمیا بڕە وەرگیراوەکان ناو دەبدرێت، بڕە وەرگیراوەکان. باشە با بزانین چمان هەیە بڕە داتەشراوەکان. یەکەمیان با هەندێک لە بڕە داتەشراوەکان بخوێنین. یەکەمیان چمان هەیە؟ ڕووبەر. ئەو یاسایانە زۆر گرنگە کە قوتابی بیزانێ. یەکەم جار بڕەکەمان هەیە، هێمای بڕەکە و یەکەکەیان و کورتەی یەکەکە و ئەو یاسایی کە ئەو بڕە فیزیایی پێدەدۆزرێتەوە یان دەتوانین بڵێن داتەشراوەکەی. باشە یەکەممان چمان هەیە؟ ڕووبەرمان هەیە. ڕووبەر هێماکەی بە ئەی کەپیتاڵ دەکرێت، لە ئێریاوە هاتیە. یەکەی پێوانەکەشی مەتر دووجایە یان دەتوانین بڵێن M دووجا. باشە ئایا ڕووبەر یاساکەی چییە؟ بڵێن دەتوانین بڵێن ئەوە ڕووبەر یەکسانەوە
ڕوبەر یەکسانە بە درێژی جاران پانی ئێمە دەزانین کە درێژی بە مەتر دەپێورێ و پانیش بەچی دەپێورێ بە مەتر کەواتە با بزانین یەکەی پێوانەکەی تەواوە مەتر جاران مەتر دەبێتە چی دەبێتە مەتر دووجا دوای ئەوە چمان هەیە قەبارە لە ڤۆلیۆمەوە هاتیە یەکەی پێوانی قەبارە چیە مەتر سێجا و ئێم سێجا هێما دەکرێت باشە کەواتە دەتوانین بڵین قەبارە یەکسانە بە لە چی پێک دێ قەبارە بۆ قەبارەی ژوورێک لە درێژی ژوورەکە پانی ژوورەکە لەگەڵ بەرزەکەی لێکدانی هەرسێکیان قەبارەی ژوورەکەت بۆ دەدۆزرێتەوە درێژی بە مەتر دەپێورێ و پانی ئەیش بە هەمان شێوە بە مەتر دەپێورێ بۆ بەرزی ئەیش بە هەمان شێوە بە مەتر دەپێورێ مەتر دەبێتە چی دەبێتە مەتر سێجا دوای ئەوە چمان هەیە چڕیمان هەیە چڕی ناوە ئینگلیزیەکەی دێنسیتیە و بەڕۆ هێما دەکرێت یەکەی پێوانەکەی چیە کیلۆگرام بۆ هەر مەتر سێجایە کیلۆگرام بۆ هەر مەتر سێجا یعنی چی یعنی کیلۆگرام لەسەر مەتر سێجا ها کیلۆگرام لەسەر مەتر سێجا باشە یاسای چڕی چیە داتەشراوەکەی چڕی یەکسانە بە بارستایی لەسەر قەبارە ئێمە دەزانین کە بارستایی بەچی دەپێورێ بە کیلۆگرام لەسەر قەبارە ماوە قەبارە لە پێش و خوێندمان قەبارە یەکی پێوانەکەی چیە مەتر سێجایە کەواتە دەبێتە کیلۆگرام لەسەر مەتر سێجا دواتر چمان هەیە دواتر خێراییمان هەیە خێرایی لە ڤیلۆسیتیەوە هاتیە یەکە پێوانەکەی مەتر بۆ هەر چرکەیەک واتە مەتر لەسەر چرکە مەتر بۆ هەر چرکەیەک واتە مەتر لەسەر چرکە باشە ئێم لەسەر ئێس لە چیەوە هاتی خێرایی بەڵێن خێرایی دەکاتە چی درێژی لەسەر کات یان دووری لەسەر کات یان لادان لەسەر کات ئەوان هەمووی تەواو بۆ خێرایی درێژی دەزانین کە بە مەتر دەپێورێ و کاتیش بەچی دەپێورێ بە چرکە کە لە خشتەی پێش و خوێندمان کەواتە خێرایی داتەشراوەکەی درێژی لەسەر کاتە و یەکە پێوانەکەی مەتر لەسەر چرکەیە دواتر چمان هەیە سیرکەن دواتر تاودانمان هەیە تاودان لە ئەکسلێریشنەوە هاتیە لە ئینگلیزی یەکە پێوانەکەی مەتر بۆ هەر چرکە دووجایەک سیرکەن مەتر بۆ هەر چرکە دووجایەک ئەوە یەکە پێوانەکەیتی ئێم لەسەر ئێس سکوێر مەتر لەسەر چرکە دووجا و لە چیەوە هاتیە تاودان لە ئەنجامی دابەشکردنی خێرایی بەسەر کات باشە لە ئەنجامی دابەشکردنی خێرایی بەسەر کات هاتیە باشە خێرایی بەچی دەپێورێت سیرکەن خێرایی خوێنمان لە هەنگاوی پێشوو خێرایی مەتر لەسەر چرکەیە باشە ئەدی کات بەچی دەپێورێ کات لە ژێرە بە چرکەیە کەواتە بەپێی یاسای بیرکاری ئەو دوو چرکەیە دەبنە جاران چرکە دەبێتە چی دەبێتە چرکە دووجا کەواتە دەبێتە مەتر لەسەر چرکە دووجا دواتر زمان هەیە هێز لە ئێفی ئینگلیزی و هاتیواتە فۆرس یەکی پێوانەکەی چییە نیوتنە بە ئێن کەپیتاڵ هێما دەکرێت و یاساکەشی چییە هێز یەکسانە بە بارستایی جاران چێ جارانی تاودان باشە یەکەی پێوانە سەرەجەکەی نیوتنە دواتر یەکە بنەڕەتەکەشی دەخوێنین لە چیەوە هاتێ نیوتن پاشە چمان هەیە وزە لە ئیکەپیتاڵەوە هاتێ ئیکەپیتاڵواتە ئینێرجی یەکەی پێوانەی وزە جۆڵە بەجێ کەپیتاڵ هێما دەکرێت وزەش دەکاتە چی یەکسانە بە هێز جاران لادان یەکەی پێوانەکەشی جۆڵە ئەوەش بە هەمان شێوە یەکە بنەڕەتەکەی دەخوێنین دواتر تێبینی هێمایەکمان هەیە پێی دەڵێن دەلتا زۆر جار دەڵێن یان دەتوانین بڵێن گۆڕان دەلتا چییە دەلتا هێمایەکی بیرکاریە کە زانایانی فیزیا بەکاری دێنن باشە بۆ وەسفکردنی چی زانایانی فیزیا بەکاری دێنن بۆ وەسفکردنی پەیوەندی نێوان بڕە فیزیاییەکان باشە دەلتا واتە لەگەڵ بڕە فیزیاییەکانی سەرەوە بەکاردێ بە نمونە لێرە چمان هەیە ئەگەر دیقەتدەن دەلتا تیمان هەیە دەلتا تی واتە چی واتە گۆڕان لە کات باشە یان زۆر جار پێ دەڵێن چی پێ دەڵێن کاتی خایەندراو و دەلتا زۆر جار لەگە پلەی گەرمی دێ بە نمونە دەلتا تی واتە گۆڕان لە پلەی گەرمی و زۆر جار دەلتا لەگەڵ چێ دێ لەگەڵ قەبارە
ولا قال زور بريتر بون منا دلتا في سمول دلتا في سمول قران لخيراي قران لقبارة قران لكات قران لبليجرمي كواتو وشي دلتا بابانيتي دي هماش بالكاريا كزاناني فيزياء بكاردينين بو وصف كرني بيونديني وان قراو كان باش تماشا بسيارة كان بابي ام هاو كيشيا هيز يكسانا بابارستاي جاران تاودان دالت بسياركا دڵێ یەکەی بنەڕەتی هێز لە سیستەمی نێودەوڵەتی یەکەکان یەکە بنەڕەتیکە ئەمە دەزانین کە هێز بەچی دەپێورێ با یاساکە بنووسین هێز یەکسانە بە بارستایی جاران چی تاودان باش سیرکەن هێز بەچی دەپێورێ بە نیوتن یەکسانە بە بارستایی بەچی دەپێورێ لە خشتەکەی سەرەوە خوێنمان بارستایی بە کیلۆگرام دەپێورێ باشە جاران تاودان یەکەی پیاوەکەی چییە تاودان یەکەی پیاوەکەی مەتر لەسەر چرکە دووجایە کەواتە یەکەی بنەڕەتی هێز بەخۆی یەکەی هێز نیوتنە بەڵام یەکە بنەڕەتیەکەی باشە یان یەکە هاوتایەکەی نیوتن چییە کیلۆگرام کیلۆگرام جاران مەتر لەسەر چرکە دووجار یەکە هاوتایەکەی نیوتن چییە کیلۆگرام جاران مەتر لەسەر چرکە دووجار کیلۆگرامەکە لە چێ وەرگیرایە لە بارستایەکە وەرگیرایە ها سیرکەن و مەتر لەسەر چرکە دووجار لە چێ وەرگیرایە لە تاودانەکەی کەواتە یەکە هاوتاکەی نیوتن کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجار بەهمان شێوە پرسیارشترمان هەیە ئەوجارە لەسەر وزە تەماشاکەن ئەنشتاین ئەم هاوکێشەیە بەناوبانگەی دانا ئی یەکسانە بە سیرکەن ئی یەکسانە بە ئێم سی سکوێر واتە چی ئێم بارستایی تەنە و وەسیش خێرایی تەنەکەیە کەواتە ئی وزەکەیە ئێم بارستاییە وەسی چییە سی خێراییەکەیە باشە هەمومان دەزانین کە وزە لە کەلا خشتەی پێش خوێنمان بە جۆڵ دەپێورێ و بارستایی یەکەی پێوانەکەی چییە کیلۆگرام چێ ماوە سی چییە لێرە پێ دەڵێ سی خێراییە خێرایی تەنە ئەمە دەزانین کە سی بەچی دەپێورێ لە خشتەی پێش خوێنمان مەتر لەسەر چرکەیە بەڵام ئەگەر دیقەت دەین سیەکە چییە دووجایە کەواتە پێویستە ئەو مەتر لەسەر چرکەیە چ لێ بکەین دووجا بکەین بزانین چی ڕوودەدا چی دەردەچێت لە ئەنجامدا باشە کەواتە جوڵ یەکسانە بە کیلۆگرام ئەو دووجایە هەم دەبێتە ئی بارستە ئی مەترەکەی هەم دەبێتە ئی چرکەکەی کەواتە دەبێتە چی کیلۆگرام مەتر دووجا لەسەر چرکە دووجا کەواتە لێرە دەڵێین یەکە هاوتایەکەی جوڵ کیلۆگرام مەتر دووجا لەسەر چرکە دووجا بوو باشە بەڵام تازە ئەوەی هێزمان خوێن نیوتن یەکسان بوو بەچی عینەن کیلۆگرام چی بوو مەتر لەسەر چرکە دووجای ینی جیاوازەکانیان لە چییە بەس لە دووجای سەر مەترەکەیە باشە ئەگەر باسی وزە کرا مەتر دووجا کیلۆگرام مەتر دووجا لەسەر چرکە دووجا ئەگە باسی هێز کرا یەکەکەی نیوتن کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجا یەکجای ئاگادار بن لێرە بابینە سەر پێشگرەکان و هێزی ژمارەدا ئێمە چەند پێشگرێکمان هەیە ئەو پێشگرانە دەستنە سەر سێشت ئاگدار بن تەڵەبە ئەو بە ئەوە بابەتە زۆر گرنگە بەڕاستی پێویستە قوتابی ئەوانەی کە ڕەنگم کردیا پێویستە هێمایەکانیان و کۆلکەی توانی هەمویان بزانێ چونکە ئەوە هەم لە پۆلیدا هەم لە پۆلی 11 هەم لە پۆلی 12 بە تایبەت زۆر قوتابی ئیشکالی لۆ دروست دەبی ئەلێرە ئێستا گەر تەماشاکەین کۆمەڵە پێشگرمانە ئەو پێشگرانە دەستنە سەر سێشت یەکەم بەنمونە لەوانەیە بستنە سەر مەتر لەوانەیە بستنە سەر چرکە باشە و لەوانەشە بستنە سەر گرام دەستنە سەر درێژی دەستنە سەر کات و دەستنە سەر چێ بارستایی بۆ نمونە یەکەم پێشگرمان ناوی تێرایە بەتی کەپیتەڵ هێما دەکرێت و هێزی ژمارەدەیەکەی توان چەندە قیمەتی ئەو تێرایە چەندە دەتوان 12 دووەم پێشگر گێگایە کە بەجی کەپیتەڵ هێما دەکرێت هێزی ژمارەدەیەکەی چەندە دەتوان نۆیە باشە بۆ منە دەتوان بڵێن تێرا مەتر تێرا سێکەند
تێرا چرکە و تێرا گرام ئەوانە هەرێکە لەوانە دەبێتە پێشگر بۆ هەرێکە لەو سێدانەیە چوتیا بۆ درێژی بۆ کات بۆ بارستایی مێگا گرنگە ئەگەدار بە تەڵەوەت دەبێ بیزانێ لە پۆلی 12 و دێتە پێشت لێرە مێگا هێماکی ئەم کەپیتاڵە هێزی ژمارەدەکەی چەندە لە شوێنی مێگا دەتوانین چەند دانین ئەمە دەتوان موجب 6 و چمان هەیە ئەو جارە کیلۆ هەمووتان لێ بۆ کیلۆگرام بڵێن کیلۆمەتر کیلۆ سەکەند باشە هێماکی چیە کەی کەپیتاڵە هێزی ژمارەدەیەکەی هی کیلۆ چەندە دەتوان سەیە پاشە چمان هەیە هێکتۆ ئەچ کەپیتاڵە و هێزەکەی دەتواندووە یعنی قوتابی بەس ئەوەنە لەبەر دەکە کە مێگایە کیلۆیە سنتیە ملیە مایکرۆیە نانە پێویستە قوتابی لە خۆناغی ئامادەی پێویستی بەو شەشدانێ دەبێ باشە هێکتۆمان هەیە دەتواندووە هێزەکەی و دێکامان هەیە دێکامان هەیە دەتوان یەکە ئەو پاشان چمان هەیە دەسیمان هەیە بە دی کەپیتاڵ دەتوان سالب یەکە هێزەکەی و چیترمان هەیە سنتیمان هەیە کە پێویستە قوتابی بیزانێ سنتی بە سی سمۆڵ هێما دەکرێت بۆ نمونە سنتیمەتر باشە سنتیگرام سنتی سێکەند هێزی ژمارەدەیەکەی چەندە هێزی ژمارەدەیەکەی دەتوان سالب دووە و ملیمان هەیە ملی بە ئێم سمۆڵ ئەوەش دەکەوێتە پێش بۆ نمونە ملیمەتر ملیگرام باشە ملی سێکەند هێزی ژمارەدەیەکەی چەندە دەتوان سالب سەیە ئەو جارە چمان هەیە مایکرۆمان هەیە باشە ئاگاداری هێمای مایکرۆ بن و هێزی ژمارەدەیەکەی دەتوان سالب شەشە و نانۆمان هەیە ئەوە لە پۆلی 12 زۆر بەکاردێ نانۆمان هەیە هێزی ژمارەدەیەکەی دەتوان سالب نۆیە پیکۆ بە پی کەپیتاڵ هێما دەکرێت هێزی ژمارەدەکەی دەتوان سالب 12 و فیمتۆ بە ئف کەپیتاڵ هێما دەکرێت پێشگرەکە و هێزەکەی چەندە دەتوان سالب پاستە تێبینی لەسەر قوتابی پێویستە تەنها ئەو کۆلکی توانی ئەو پێشگرانە بزانێت کە لە کتێبەکە ئاماژەی پێکراوە خۆی لە کتێبەکە ئاماژە بە 5 دانیان کراوە بەڵام ئەم دانەیەکم زیاد کردیا چونکە ئیشت پێدەوی بەڕاستی ئەوانە چوتنە مێگا کیلۆ سنتی ملی مایکرۆ نانۆ ئاماژەی پێ نەکراوە ئەمە لێرە ئیشمان زیاد کردیا چونکە پێویستە وەزنان تێبینی دووەم ئەو پێشگرانە کە لە خشتەکە باس کراوە دەکەونە سەر چێ و چێ مەتر تازە باسمان کرد و چرکە و چیتر و گرام باشە یان دەکەوتە سەر یەکەی درێژی و دەکەوتە سەر یەکەی کات و دەکەوتە سەر یەکەی بارستایی ئێستا دەین بزانین چۆن دەتوانین ئەمە یەکەیەک لە بڕێکەوە بگۆڕین بۆ بڕێکی تر باشە ئەم بە دوو تێبینی دەتوانم بابەتەکە بە ئاسانی لە جەناوت بگەینم هیوادارم بە وردیجێ لە بابەتەکە بگری تەماشا تێبینی یەکەم دەڵێتی لە کاتی لادانی پێشگر یعنی ئەگەر بینیت سرکە سێکەند گرام مەتر پێشگیری لە پێش بوو بۆ نمونە بتەوێت پێشگرەکە لابەی چی دەکێت و دەڵێتی کۆلکەی توانی وەکو خۆی بنووسەوە بەبێ گۆڕینی نیشانەی توانەکە باشە یعنی کۆلکەی توانی وەکو خۆی دەنووسیەوە بەبێ گۆڕینی نیشانەی توانەکە باشە با پرسیارە حەلکەین با ڕێک تێبینیەکە لەسەر پرسیارەکە جێبەجێبکەین چمان هەیە 50 مایکرۆگرام باش 50 مایکرۆگرام جاران بەو شێوە دەیکەی لە هەموو پرسیارێک ئەو خطواتی دەکەم بەو شێوە یەکەم دەنووسی جاران دەڵێ بیگۆڕێت بۆچی 50 مایکرۆگرام دەڵێ بیگۆڕە بۆ گرام ئەوە لەسەرەوە چم نووسی گرامم نووسی باشە لەسەرەوە گرامم نووسی لە ژێرەس دەنووسم ئەو یەکەی کە لێرە نووسراوە مایکرۆگرام بۆ بی کورد بێتەوە مایکرۆگرام لەگەڵ مایکرۆگرام کورد دەبێتەوە قیمەتی مایکرۆ چەندە لە خشتەکەی خوێندمان مایکرۆمان دەتوان سالب شەشە کەواتە لێرە ئەگەر سیرکەن مایکرۆ نەماوە پێشگرمان لاداوە لێرەش دەڵێن چی لە کاتی لادانی پێشگر کۆلکەی توانی وەک خۆی بنووسەوە هێزی ژمارەدەیەکە وەک خۆی بنووسەوە بەبێ ئەوی نیشانەکە دەستکاری بکەیت کەواتە مایکرۆمان چەندە دەتوان سالب شەش بەبێ ئەوی دەستکاری نیشانەکە سالب هەر بە سالبیم داناوە باشە کەواتە مایکرۆگرام لەگەڵ مایکرۆگرام ڕۆی چماوە لە شوێنی ئەنجامەکەی 50 وەک خۆی دەنووسینەوە 50 جاران دەتوان سالب شەش وەک خۆی دەنووسینەوە
گۆڕیمان بۆچی گۆڕیمان بۆ گرام باشە پرسیاری دووەم تەماشاکەن پرسیاری دووەم دەڵێ چی کاتە لەرەی شەپۆلێکی ڕادیۆیی یەک مێگا چرکەیە باشە یەک مێگا چرکەیە ئایا ئەو کاتە لەرە بە چرکە چەندە سیرکە پێشگر هەیە دەمانێت پێشگر لابین باشە وەکو پرسیارەکەی تر دەڵێن جاران لە ژێرە ئەو یەکە چ نووسرایە وەکو خۆی دەنووسینەوە مێگا چرکە دەیگۆڕین بۆچی دەیگۆڕین بۆ چرکە باشە دەیگۆڕین بۆ چرکە ئەوە ئێستا مێگا چرکە لەگەڵ مێگا چرکە دەڕوە قیمەتی مێگا چەندە تەماشا خشتەکەی بکەن پێویستە قوتابی دەین قیمەتی مێگا دەڵێن چەندە ئی مایکرۆەکەمان چەند بوو تازە ئەوی تازە مایکرۆەکە دەتوان سالب 6 بوو بەڵام مێگا عکسی ئەو نیشانەکەی چەندە دەتوان موجب 6 کەواتە لێرە دەڵێن چی تەماشاکەن بابە گوتمان یەک مێگا چرکە جاران لە ژێرە دەنووسین مێگا چرکە لەسرە دەگۆڕین بۆ چرکە مێگا چرکە لەگەڵ مێگا چرکە دەڕوە قیمەتی مێگامان چەندە گوتمان لە کاتی لادانی کۆلکەی توانی هێزی ژمارە دەیەکە وەک خۆی دەنووسینەوە بەبێ گۆڕنی نیشانەکە ئەمە دەڵێن چی مێگامان لادایە باشە کەواتە مێگاش دەتوان شەشە دەتوان شەش وەک خۆی دەنووسینەوە ئەنجامەکەی دەبێتە چی یەک جاران دەتوان شەش چرکە باشە ئێستا مێگا چرکەمان گۆڕی بۆچی بۆ چرکە تەماشا پرسیارەکە تیری گردیلێکی هایدرۆجین 10 نانۆمەترە باشە تیری گردیلێکی هایدرۆجین 10 نانۆمەترە با بینووسین 10 نانۆمەترە دەڵێ ئەم تیریە بگۆڕە بۆچی بگۆڕە بۆ مەتر چۆن 10 نانۆمەتر بگۆڕین بۆ مەتر دەڵێن وەکو پرسیارەکانی پێشوو یەکەم چی هەیە لێرە پێشگری هەیە پێشگرمان لادایە لێرە کۆتمان تێبینیەکە لە کاتی لادانی پێشگر کۆلکەی توانەکە وەک خۆی دەنووسینەوە بەبێ گۆڕینی نیشانە باشە لە ژێرە چ دەنووسین نانۆمەتر لەسەرا دەنووسین چی مەتر نانۆمەتر لەگەڵ نانۆمەتر دەڕوا ئەمەش دەزانین کە قیمەتی نانۆ لە خشتەکە خوێندیتمان چەندە دەتوان سالب 9 باشە ئەنجامی ئەوە دەبێتە چی ئەمە لێرە ئەوە دەتوانیەکە لەگەڵ دەتوان سالب 9 دەبێتە چی یەکسانە بە دەتوان سالب 8 باشە گۆڕیمان بۆچی گۆڕیمان بۆ مەتر دەتوان موجب یەک لەگەڵ دەتوان سالب 9 دەبێتە دەتوان سالب 8 مەتر تێبینی دووەم لە کاتی زیادکردنی پێشگر پێویستە نیشانەی کۆلکەی توانی چ لێ بکەین ئەو تێبینی یەکەم چ بوو لە کاتی لادانی پێشگر بوو بەڵام ئەوجارە چییە لە کاتی زیادکردنی پێشگر ئەوجارە پێشگر زیاد دەکەین چ ڕوو دەدا ئەگەر پێشگر زیاد بکەین سەیری ئێرە بکەن نیشانەی کۆلکەی توانی چ لێ دەکەین پێچەوانە دەکەینەوە ئەوەی تر کۆلکەی توانیمان وەک خۆی دادەنا بەڵام لێرە نیشانەی کۆلکەی توانیەکە چ لێ دەکەین پێچەوانە دەکەینەوە بەڵام ئەگەر پێشگر زیادکەین ئاگادار بە با پرسیارەکە تەماشاکەین 16 گراممان هەیە 16 گرام سیرکەن لەو پرسیارە ئەگەر دیقەت بدەن ئەلێرە 16 گرام هیچ پێشگرێکی لە پێش نییە باشە ئەمە چی لێ دەکەین دەڵێ بیگۆڕە بۆچی بیگۆڕە بۆ کیلۆگرام پێشگرمان بۆ زیاد کرد با تێبینیەکە جێبەجێکەین لە کاتی زیادکردنی پێشگر نیشانەی کۆلکەی توانی پێچەوانە بکەینەوە باشە نیشانەی توانەکەی 16 گرام وەک خۆی جاران لە ژێرە دیسان بە هەمان شێوە لێرە چ نووسراوی لە ژێرە هەمان شت بەڵام چمان کرد لێرە کیلۆگرام باشە گرام لەگە گرام ڕۆیی چمان زیاد کردووە کیلۆ زیاد کراوە لە کاتی زیادکردنی پێشگر کیلۆمان زیاد کردو گوتمان قیمەتی کیلۆ چەندە بەخۆی دەتوان سەیە بەڵام لێرە دەنووسین چی دەتوان سالب سێ باشە گرام لەگە گرام ڕۆیی چماوە خۆی دەنووسینەوە دەنووسین یەکسانە بە 16 جاران دەتوان
سالب سي كيلو جرام كواتا قربان جرام بقورين بو كيلو جرام دين سدكين لجيرا جرام دنوسينو لسر دكينا كيلو جرام لبروي بيش جرام زياد كردوا بيست نشانكا نشانه توانكا بيت وانا بكينو بسيار اشترمان هيا هر لسر اوا دوريني وان خورو زي بنزيكي باب نوسين قيمتكي 1.5 جاران دتوان 11 متر جاران لجيرا دنوسين تي متر لسر دنوسين دەڵێ گۆڕە بۆچی بۆ کیلۆ متر باشە متر لەگەڵ متر دەڕوا ئەمە چمان زیاد کردیا پێشگرمان زیاد کردیا باشە قیمەتی کیلۆ چەندە دەتوان سێ بەڵام لەبەر ئەوی پێشگرمان زیاد کردیا پێویستە چی لێ بکەین بکەینە دەتوان سالب سێ ئەنجامەکەی دەبێتە چی ئەوە 1.5 جاران دەتوان موجب 11 لەگەڵ دەتوان سالب سێ چی بەسەردێ ئەوە تەماشاکەن دەکاتە چەند دەتوان موجب 8 كيلو متر تماشاكا كيلو ما زياد كيلو كيلو بخوي دتوان موجب سي بلام لبر اوي بيشغل زياد كراوه دبيت دتوان سالب سي دتوان سالب سي لقل دتوان موجب 11 دبيت دتوان 8 بسيارة شتر ضليتي دتوان سالب سي تركا بقوربوتي بقوربو ملي تركا او يخوي دنسينوا زارا لجيرسنا نسين تركا لا سر دا غورين بوتي بو ملي تركا تركا لقال تركا دروا ملي بان تند بخوي ملي دتوان سالب سي اما قوتمان لبر اوي تركا كبيش غري لا بيش نيه ليره بيش غرمان بوت سلي كرديا بو زياد كرديا كواتا قيمتي ملي تند دتوان سالب سي باشا دتوان سالب سي بلام لبر اوي زياد كراو بوي دي غورين بوتي دتوان موجب سي باشا انزامي كوتاي دبيتتي دتوان سالب سي لقال دتوان موجب سي او دبيتتن دتوان صفر دتوان صفر ايش دكاتتي دتوان صفر ملي تركا دكاتا يك ملي تركا بهي واي سود بينين